قەیرانی غاز بەردەوامی هەیە و گرفتی گەورەی بۆ هاوڵاتیان دروست کردووە. وەزارەتی سامانە سروشتیەکانیش دەستەوستانە لە ئاست چارەسەری ئەو قەیرانە و حکومەتیش گوێی خۆی لێکار کردووە. هاوڵاتیان دەڵێن خراپترین حکومڕانی دەکرێت و قەیران لە دوای قەیران دروست دەکرێت. کۆڵانانەوە هاتم 10 سیارم ڕاگرتووە غازم دەست نەکەوتووە. 10 سیارم ڕاگرتووە هەمووی دا بڵێ غازەکە مەڵە پێم نییە. ئەمە ژیانم خەڵکی تایە. بۆچی ئەم خەڵکەوا لێ یەکەن؟ یعنی من نازانم هۆکاری عەزابانی ئەم خەڵکە چییە؟ بۆ وا ئەکەن؟ یەک بتڵ هەر تەکلیفی یەک بتڵ کەس پێی نییە نایە. نییە. کوڕە کاکەمانە بەرگەی یەک بەستیترین سەرمان ناگرن. ئەمە جۆزەی زیرێکیان داناوەڵێکی کاکە تۆ نەوتەی نەخازە هەیە خەڵک بەچی خۆی گەرم کاتەوە. تۆ کارەباکەش و حاڵی کارەباکەشتە. ئەی کاکە تۆ کارە باش نایی دەخازەکە بە خەڵک زۆپای غازیە خەڵک بە غاز خۆی گەرمەکاتەوە نەوتێوێ. ئەی تۆ چی تۆ حکومەتی چیت؟ لە 400 ڕێگەوە تۆ لە 400 ڕێگەوە باز لەسەر خەڵک زیا کردووە بەڵام یەک ڕێگە و نییە بۆ خزمە گوزاری. 400 ڕێگە هەیە بۆ باش لە خەڵک 200,000 بۆ هاتووە من بەس بۆ خۆڵ 200,000. پێیان پەیوەندی کرد بە لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە. ئەندامێکی لیژنەکە ئامادە نەبوو لەسەر ئەو بابەتە قسە بکات. قایمقامێتی سلێمانیش وەڵامی پەیوەندیەکانی نەدایەوە. دەوترێت گرفتی کەمبوونەوەی غاز بۆ ئەوە دەگەڕێتەوە بەشێکی بە قازانجی زۆرەوە دەنێردرێت بۆ دەرەوەی وڵات. ڕۆژانە هەرێم 1000 تەن غاز بەرهەم دەهێنێت. لەو ڕێژەیە بەشێکی زۆری دەڕوات بۆ دەرەوەی وڵات و بەشێکی کەمی بۆ ناوخۆ تەرخان دەکرێت. ئەم کۆمپانیا کە ناوی کۆمپانیای ساوس کوردستانە دەستی کردووە بەسەر ئەم غازەیە و سعرەکەی بەدڵخۆی گرانەکات بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ وزارەت پێیداوە کە بیداتە 420 تەنی 420,000 دینار ئەم ئەچێ بە 518 ئیدا بە هاوڵاتیان و بەشێکی زۆر کەم ئەدا بە هەر 4 پارێزگاکە بۆ بەهۆی دوو هۆکار یەکەمی لەبەرەوە خۆی دوایی بێ بە بازرگانی ناو شارە بیفرۆشێ و بەشێکی زۆریشی هەناردەی دەرەوەکە. من پێم وایە لەو 1200 تەنە زیاتر لە 600 تەنی ئەڕواتە دەرەوە ڕۆژانە بۆ وڵاتانی تر. یعنی ئەوەی ڕاستی بێ بە بوتڵ غازمان نییە بە تەنکەر غازەبینی ناو جادەکانە بە تەنکەر غازەبینی نەگوازرێتەوە بۆ وڵاتەکانی تر بە تەنکەر غازەبینی لە مەرزەکانە ئەڕوا. ئەمەیش ئەوە دەرەخات کە ئەم حکومڕانێکە لە هەرێمی کوردستانە حکومڕانێکی فاشلە حکومڕانێکی بنەماڵەیە حکومڕانێکی مافیەگەرایەتیە و بەداخەوە یعنی پەرلەمانی کوردستان لیژنەیەکی ناوی لیژنەی سامانە سروشتیەکانە نابینم قسەی لەسەرەوە جاجارە بینم قسەیشەکەن دیفاع لە ساوس کوردستانەکەن. سەرڕای کەمبوونەوەی غاز بە پاساوی بەرزبوونەوەی نرخی دۆلار نرخەکەشی گران کراوە. لە کاتێکدا دەوترێت گرێبەستی کۆمپانیاکە لەگەڵ حکومەت بە دینار بووە نەوەک دۆلار. هەرچەندە وا ڕێکەوتن کراوە کۆمپانیاکە تەنی بە 420,000 دینار بفرۆشێتەوە بەڵام بێگوێدانە ڕێکەوتنەکە دەوترێت تەنی بە 520,000 دەفرۆشێتەوە و بۆ دەرەوەش تەنی بە 700,000 دینار. بوونی ئەم جۆرە لە قۆڕەکاریەش دەوترێت قەیرانێکی گەورەی لە بازاردا دروست کردووە و هاوڵاتی نازانێت بەنابۆچی سەرچاوێکی گەرمکەرەوە بەرێت کە دەستی تەماعی کۆمپانیا و بەرپرسەکانی پێ نەگەیشت بێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پەیام سلێمانی.